ئەمڕۆ ئامادەین لە بەرزایەکانی سووسێ لەم بەرزایە 11 کێڵگەمین هەبووە، 5 پاک کراونەتەوە پێش ساڵی 2020 و 6شیان ماون. ئەم 6 کێڵگەمینە لە 25 هەفتەوە دوو تیمی دەستگا، تیمێکیان دەستی و ئەوەی تریشان مەکاین با بڵێن شۆفەر و حەفارە کاریان تێدا کردووە. سەتاسی لە ڕووبەری گشتی ئەم 6 کێڵگەمینە کە 40,000 دەکا پاک کراوەتەوە. لەم ڕووبەرەدا 44 مین دۆزراونەتەوە، 27یان ئەمڕۆ تەقێنرانەوە و هەفتەی تریش ماونەتەوە لەبەرەوەی لێرە دوور بوون بۆ جارێکی تر دەتەقێنرێنەوە. 3 جۆر مینی تێدانە، هەمویان مینی دژە کەسی قەدەغەکراون. بەگشتی زیاتر لە 13,500 هاوڵاتی بەرکەوتون و ئەمانە طبعاً بەسەوانن کە ڕیکۆرد کراون، بە دڵنیایەوە زۆریش هەنە کە ڕیکۆرد نەکراون، یان لە دەستاوە بەڵام ناونووس نەکراون، یان لە هیچ شوێنێک ڕیکۆرد نەکراون. وەکو خەڵکی خۆمان، وەکو مینلابەری بەرنامەکانی کاروباری مین لە هەرێمی کوردستان لە ڕێنجی 35 تا 40 بەڕاستی، ینی ئەوەیەکی دەقیق نییە، با بڵێن 36 هەندێک جار ژمارەکە دەگۆڕێ بەداخەوە. خۆی ئێمە هەتا ئێستاش اعتماد لەسەر ڕووپێوێک دەکەین کە لە ساڵی 2004-2006 بۆ هەموو عێراق ئەنجام درابوو لە نێوانیشان پارێزگەکانی هەرێمی کوردستان. لەسەرەوە ئەساسە 776 کیلومتری دووجا مین ڕێژکرا بوو لە هەموو هەرێمی کوردستان و ئەوەی کە پاک کراوەتەوە. طبعاً ئەو 776 کیلومتر دووجایە تەنها ئەوە بوو کە لە ڕووپێ و دیار کرابوو، ڕووپێ کرابوو. بەڵام دیسان دەڵێمەوە شوێن هەیە ڕووماڵ نەکراوە، بەتایبەت لە ناوچە سنووریەکان کە ئەمەش ئێمە دڵنیاینە کە مین و تەقەمەنی زۆر بەکارهێنراوە، بەڵام زانیاریمانە لەو ناوچێ. ئەوەی کە هەتا ئێستا کراوە نزیکەی 160 ئەم ڕووبەرانەی کە پیسبوون بە مین پاک کراونەتەوە و ئێستا مینی تێدا نیە. زانی مینەکانی هەرێمی کوردستان ڕژێمی پێشووی عێراق دایناوە هەر هەمووی و بە هیچ شێوەیەک ئامانجی ئەوە نەبووە کە دژی با بڵێن لەشکر بەکاربێنێت بە پێچەوانەوە. ئەگەر وا بواە هەندێک کێڵگەمین هەر زۆر نزیکن لە ناو گوندن، هەندێکیان زۆر بە نزیک شارەکانن، شاری هەولێر بوو نمونە، زۆر نزیک لە ئاوادانی. بۆیە استراتیجی ڕژێمی پێشوو ئەوە بووە کە تاکو چەند سەدەیەکی داهاتوو خەڵکی ئێمە ببنە قوربانی و باجی ئەم مینانە بدەن و کە ئێستا خۆشمان دەبینین پاشی 30 ساڵ 40 ساڵ لە ناوچوونی حکوومەتی ڕژێمی پێشوو، ئێستاش ئێمە چەکەکانی ڕادەماڵین.